بەناوی خۆی گەورە ئێمە وەک لە قیدوی ڕێکخراوی خوشکان بە سپۆنسەری بەخشین ئەمڕۆ هەستاین بە ئاهەنگێکی خنجیلانە بۆ مامۆسایانی سەنتەری حیکمە کە هەفتانە وانە ئەڵێنەوە لەو سنتەرەیە و مامۆسایانی بنکە قورئانیەکانی کە هەمانە لە دەرەوەی سەنتەری حیکمە کە نزیکەی 220 مامۆستان بۆ ڕێزگرتن لە هەوڵ و ماندووبوونیان بۆ هیلاکبوونیان کە خۆبەخشانە هەفتانە وانە ئەڵێنەوە بە قوتابیان کە هەوڵ و ماندووبوونێکی زۆریان لەگەڵایەن وانەی پەروەردەی وانەی قورئانیان پێ ئەڵێن بۆی پێمان خۆش بووە بە ئەرکی خۆمانمانزانی ئێمە ئاهەنگێکیان بۆ ساز بکەین و خەڵاتێکی پشکۆلانیان پێ ببەخشین کە هێما بێ بۆ دەستخۆشی و ڕێزێگرتنیان ئێمە لێرەوە دەستخۆشیان لێکەین و زۆر سوپاسیان دەکەین کە خۆبەخشانە هەفتانە چەندوانەیەک ئەڵێنەوە لە سەنتەری حیکمە و لە بنکە قورئانیەکان. بسم الله الرحمن الرحیم الحمدلله ئێمە ئەمڕۆ کە توانیمان لێرە کۆمەڵێکی زۆر لە مامۆسایانی پارێزگای هەڵەبجە بە ناو شار و سیروان و خورماڵەوە کەوا لە خزمەتی قورئانان ڕۆژانە هەفتانە مانگانە ساڵانە چەند ساڵێکی زۆرە ئێمە بەردەوام لەم وانە پەروەردەی و قورئانیانە بەردەوامین. خی گەورە پاداشتی خێری نەبراوەی یەک بە یەکی ئەم مامۆسانە داتوە کەوا خۆبەخشانە توانیویانە کۆمەڵێکی زۆری مامۆسا توانیومانە پەروەردەیەکی باش بگەینە تاک بە تاکی مناڵەکان تا مناڵەکانیش لە ناو خێزانەکانە ئاسوودە بن و خێزانەکانیش بە ئاسوودەیی بتوانن مناڵەکانیان تەسلیمی ئێمە بکە. من لێرەوە زۆر دەستخۆشی لەو دایک و باوکانە ئەەکەم کەوا ئەتوانە مناڵەکانیان بنێرنە خزمەتی قورئان تاک و مناڵێکی تەندروست و پاش و پەروەردەیەکی جوان بۆ ئایندەی خێزانەکان بنیاد بنێن. بەناوی خۆی گەورە ئێمە وەکو مامۆستایانی دەستگای نووری حیکمە دەستخۆشیمان هەیە بۆ ڕێکخەرانی ئەم چالاکیە کە ئێمەیان بەسەر کردوێتەوە. مامۆستایانی دەستگای نووری حیکمەیان بانگێشت کردو بۆ پێداین دەستخۆشی و کە ئێمەیان لەبیر نەکردو. ئێمەش وەکو ئەرکی سەرشانی خۆمان پێویستە خزمەتی خوێندکاران و قوتابیانی قورئان بکەین کە لە ڕووی پەروەردە و لە ڕووی زانست و لە ڕووی فێرکردنی قورئان و تەجویدەوە ئێمە ئەرکی سەرشانی خۆمانە کە ئەوان پێ بگەین و بەرەپێشیان ببین.